جوانترین سڵاوەکانتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر بەختەوەرم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕابە. ئازیزان، لە ئەڵقەی ئەم حوتووە میوانداری هاوڕێ کەماڵ کەریمیان هۆرەمەندی شۆڕژگیری نێو ڕیزەکانی کۆمەڵە دەبین. بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنامەکە جێگای سەرنج بێت. ناوبڕێکی کورد ببینین ئەچینە لای میوانی بەرنامەکەمان. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە کە بینەرمانن، هاوڕێکەمانمان لەگەڵا. هاوڕێکەماڵ سڵاو لێبێت و زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. سڵاو ڕێز بۆ ئەوەی خۆشەویست و هەروەها سڵاو بۆ بینەرانی بەڕێستان و سپاس بۆ دەرفەتەوە داوەتت. هاوڕێ کەماڵ بەر لەوە بچینە سەر پرسیارەکان، تکایە بە کورتی خۆت بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێنە. بەڵێ، من کەماڵ کەریمیانم، خەڵکی شاری مەهاباد و ماوەی تقریباً 4 ساڵ منم لەوێ بوو، بەوە دوایی هاتەوە ئێستاش لە خزمەتتان دامە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ کەماڵ با بڕۆینە سەر پرسیارەکان. بفەرموون لە کەیەوە هاتوونەتە بواری کاری هونەریەوە، کێ پێشگیر و هاندەرتان بووە؟ بەڵێ، ئەوەی کە بەڕسمی بڵم باسی بکەم کە لە کەیەوە هاتوومە تقریباً لە ساڵی 1975 هەتاوی بەڕسمی دەستم کرد بەکاری، چوومە سەر سێن و دەستم کرد بەکاری هونەری و لەچەند تیپی موسیقای ئەو کاتی شاری مەهاباد وەکو تیپ موسیقای زیرەک و وەکو تیپ موسیقای پەیام کە خۆشمان دامامزرێن چەند هاوڕێیەکم بەڕسمی ئەو کات کاری هونەری. بەڵێ، کاکە ماڵ جەنابتان زیاتر لەژێر کاریگەری کامێک لە هۆنەرمەنداندا بوون و تا ئێستا چەند بەرهەمتان تۆمار کردووە؟ بەڵێ، ڕاستەکەتان دەوێت چەند هونەرمەندی گەورە لە ئەوڵەوە، چونکە من لە بنەماڵەیەکی تقریباً بڵم هونەری تقریباً ئەوکم زۆر بە هونەر و نەبوو و سرێک هونەرمەندی زۆر باش، ینی کاتی بۆی بەنەوار دەهێناوە ماڵەکانیان، وەکو هونەرمەند تایە تۆفیق، وەکو هونەرمەند حەسەن زیرەک و وەکو هونەرمەند نەجمەدینی غوڵامی و هونەرمەند سەرەزازی. بەتایبەتی ئەو کەسانە زۆر تاسیریان زۆر لەسەر من بوو. و ئەوەی کە باسان کرد ئەو پرسیارەی کە خۆم چەند ئەوەی چەند کاری هونەری، ئەوەی کە من ئێستا بەراوردم کردێ و بخۆم کردێت تقریباً نزیکەی 16 بۆ 17 شتی خۆم هەیە و چەند زۆریشی ماوە. بەرحاڵ ئەوانم تۆ بەڵام بە تۆمارکراوی تقریباً دەتوانم بڵێم 7 دەنگ بۆ 8 دەنگە، و ئەوەی کە ماویشە یانی تۆمار بکرێوی، ئەوەی کە شوێنێکی بەڕاوتراوی و نزیکەی 12 دانەیە کشە هەر ئاوەمەڵێتەوە. کاکە ماڵ چۆن هەستت کە خاوەنی بەهرێکی هونەریت؟ ئەوەی ڕاستی بێت، هونەر شتێک نییە تۆ بێنی لەناو خۆتدا دووسە پەروەردەیەکەی زۆر گرنگە، بەڵام ئەوەی کە لە وجود هەبێ لە توانایی هەبێت لە بابەتەوە شتێک لەنێو خۆت. من ئەوەی کە لەبیرم بێ لە تەمەنی 5 بۆ 6 ساڵی ئەوانە نەوارێکم جوێ دەدا دوای چاومێک کرد بۆ خۆم گۆرانێکە دەڵم، ینی ئەو هەستم بێت کە بۆ خۆم گۆران، ینی پێشوەی کە فامم ینی کەمەوانە بە مناڵی 4 ساڵی 3 ساڵی 4 ساڵی گۆرانی مشتوا بوو ئەو دەبوو هەستێک بنێ و خۆمدا بووە. سوزانم لە دەوروبەرم ئەو جیران بۆوانە نگیان دەکردم و گۆرانیان پێدەفتم و ئەو ژنانم شتیان نەدا شغڵات شتیان گۆرانی ئەمیش خۆم دەزانیت یانی هەر لەو سەرەتاوە شتانە دروست بوو، دوایی لە کۆڕ و کۆمە بوو ئەو شتانە هەر کتومە و هەر زۆر تەشویقیان کردم دەوروبەرانە کە بیدامدەم
بیڵێ خلاصە بەو شێوە من ڕاستەکە دەوێت هەرێکی خۆم بێت ڕاستەکە هەبوو خۆم بەڵام دووریشم زۆر تاسیار کە هەر ئاوا بەڵێ کاکە ماڵجەنابتان زیاتر گرنگینتان بە وتنی گۆرانی داوە یا سرود یا لە هەردوو بواردا چالاک بوون ڕاستەکە دەبێت شتێکی زۆر تایبەتی بوو لە مناڵیمەوە لە نێو وجودمدا شتهاک دەکوت دوای گۆرانی ینی ڕاستەکەتان دەوێت هەردوو بابەتەکە بۆ من زۆر گرنگ بوو هەردوو بابەتەکە هاتنە و بووی مێشکمدا بوو بەڵام من یەک شت پێویستە باس بکەم نازانم لەو بەشەدا یاوەی کە باس کاری سرود ئەو شتانە کە چۆن چاوی لێ دەکرێت یا ئەوەی کە سرود چی ئاستی یا ئێستا خەڵک چۆن چاو لە سرود دەکەن لەگەڵ کۆن چەند جیا بەرهاوکاری ئەگەر بم هەوێ ئێستا باسی بکەم ڕاستەکەتان لێ هونە ئەوەی کە ناسرا بوو پێشتر سرود ئەوە بوو کە حتممە دەبێت مارشێک بێ یا ئەوەی کە ڕیتمەکە یانی مارش بێ ئەوەی کە کە بۆ هەر ئیسفادەکراوە کە بۆ ڕێژە بێ یانی ڕێژە بۆ شتی تەشوانە بەڵام ڕاستەکە معنای ئێستا معنای سرود جۆرێک دیکەیە و دەتوانێت بە ڕیتمی دیکەش بڵێ بەڕێتمی خاو بەڕێتمی دیکە بەڵام معنای هەر دەگەێنێ و هەر ئەو معنا دوانێ بیگەێنێت دێگەێنێ ینی سیستمی سوود بە نەزەر گۆڕاوە ینی میلیۆنی بەڵێ کاکە ماڵیەکێک لە بەرهەمەکانتمان ئامادە کردووە کە پیشانی بینەرانی بین بە ئەوە ببیستین دینەوە سەر پرسیارەکان بینەرانی خۆشەویست سرودی بروسکەی چاوی پێم وابێ لە بەرهەمەکانی هاوڕێکەماڵ ببیستین ئەگەڕینەوە سەر پرسیارەکان. بروسکەی چاوی هەورێ بووی کەینی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵەشکێنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن مووی باباستن تا ناخی داریایەکگرتن وەکلیلی ئەو سندوقای ڕازی سەرکەوتنی تایە بۆ ژێر دەستان تۆ تۆفانی مەوجی مێژووی تۆ تۆفانی مەوجی مێژووی بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان بۆ غەرقی کەشتی سەرمایە لە کوردستان بروسکەی چاوی هەورێ بووی کەینی باران لە شەوی ئەنگوستە چاوە دەقینەوەی کانیاوێک بووی لە داوێنی ناڵەشکێنەی ڕاوەستانە بۆ ڕووبارێ وەڕێکەوتن مووی باباستن تا ناخی داریایەکگرتن
بڵێ کاکە ماڵبا بڕۆینەوە سەر پرسیارەکان. ئێستایش لە دەرەوەی وڵات بەردەوامن لە درێژەدان بەکاری هوەری؟ بەڵێ لێرە زۆر بەباشی لێرە بەردەوامین. دروستە کاری زەبتکرا و ئەوانەمان کەمە نیمانە، بەڵام لە زۆر کۆڕ و کۆمەڵ و بەرنامە و هەموو مەراسمەکانی کۆمەڵە بە تایبەتی مەراسمی ڕۆژی کۆمەڵە 8 مارس ڕۆژی حیزب ئەوانە ئێمە من و برایەکەم لێرە شۆڕشی کەریمیان زۆر بەشداری لەگەڵ لەو هەموو گۆرانەکان لە هەموو بەخشە لە هەموو بەرنامەکان و لە کاری هوەریدا بە تایبەتی ئێمە لێرە خۆمان کۆبوونەوەمان هەیە بەحاڵ هەموو وەسایل و ئەو شتانەی کە پێویستە بۆ کاری هوەری تەهیەمان کردو بە جێرە و کێشەیەکی زۆر و مشکلاتێکی زۆر بەڵام بەرحاڵ هەر بەردەوامی بەڵێ پێم وابێت لە ڕۆژهەڵاتیشدا بەرهەمتان بووە وایە لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ بەڵێ لە ڕۆژهەڵات من تقریبا چەند گۆرانیەک لەوێ سازم کرد دوای ئەوانم تۆمار کرد و حتا لەوێ سوودێکشم دانا بۆ ئەو کاتی من دروستە نهاتوومە نێو کۆمەڵە، بەڵام لەگەڵ هەموو فکر و بێر و بۆچوون و هەموو شتەکانی کۆمەڵە ئاشنا بوو بە کە بنەماڵەیەکی بەڕاستی کۆنی کۆمەڵە بووین و بە تاریخ باوکمانە ئاشنا بوون لە تایبەتی لە سەرتەری ڕاد و کۆمەڵە ئەوانەوە من سرێک گۆرانیم دانا بوو سرێک حتا سوودیش دانا دو سوودیش دانا بوو، بەڵام دی لەو خندە دەکرا، بەڵام بەکە کاکە ماڵبا پرسیارەکەم وا بپرسم، کار و چالاکی لە بواری بەرهەمهێنانی سرودی شۆڕژگەرانە و چینایەتیدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو گڕوتینەی ساڵانی پێشووی نەماوە، بەڕای بەڕێستان هۆکار چییە؟ من وای دەبینم دوو هۆکاری سەرەکی دەبینم، هۆکاری لاوەکیشەیە دوو هۆکاری سەرەکیەکە باسی بکەم. یەکی ئەوەیە کە بەڕاستی سیستمێکی زۆر سەرکوتکە و دیکتاتۆر لەو وڵاتە لەسەرکارە کە ئیجازە نادا بە هیچ جوڵانەوەیەک نەک هەر جوڵانەیە بە هیچ جوڵانەوەیەک ینی بە هیچ شێوەیەک دەرەبستێنی. ئەوە بەشێکش پێم وایە ئەوڕۆ سوسیالمێدیا زۆر ینی سەریە خەڵک شێوە بە ئەندازەیەکی زۆر ینی کەسی وا هەیە شتی وا بڵاو دەکاتەوە ینی لە عەرزی بۆ ماوەیەکی لە عەرزی یەک ڕۆژدا دەبینیت دنیادا دەگرێ شەکەش ئەوە نییە پەیامێکی وای پێ ینی شتێک بمێنێتەوە یانە فڵانچی، بەڵامی بەرحاڵ سیستەمەکە وایە سوسیالمێدیا ئەندازەیەک ئەوەیە ئەو دوو لەوێ بە شێوەیەکی وەک ئەوەی پێشەوە ئشارە بە نییە خەڵکی بچووکە ناسیات سوود بەو ڕێتمە وا فکرەکەنەوە کە هەر ئەو ڕێتمە نەبێ سرود بەو ماشە نەبێ ئەوە سوود نییە، بەڵام هەیە سرود بە شێوە دیکە زۆر بانوانی مێلۆدیس ڕێتم و شێوەی دیکە. ئێوە بۆ خۆتان لەسەر چه بنەمایەک تێکستی گۆرانیان سرودەکانتان هەڵدەبژێرن؟ ئەوەش پرسیارێکی زۆر جوانە، زۆر بەجێ پێم وایە من تا ئەو کات لە ڕۆژهەڵات زۆر بەڕاستی ئاسان نەبوو، زۆر سەخت بوو هەڵبژاردننی تێکست گۆرانی و ئەوە بۆ نمونە من لەگەڵ زۆر و کار لەگەڵ هاوڕەکانم لەوێت سەر سێر گۆرانێکیان کە بازەکریا داواکاری گۆنایەکات من ەکانیەکەدەوە یان بە جوانی دیڵێن بەی شێوێت چونکە زۆر تند و بێحورمەتی زۆریان بەژنەوە بە تایبەتی هەبوون بێحورمەتی زۆریان بەخشە لەبارەوە زۆر مەسەلێکی زۆر تند ینی ئەو شتانە بۆ من زۆر سەخت بوو، ینی کاری هوەری لەوێ لەو بابەتەوە مشکلی زۆر ئەفسانەی تێکست ئەوانە هەمیشە چێشتە مشکلێ بوو، حتا منیش ئێستاش بەڕاستی ئێستاش لەگەڵ ئەو مەسەلە تەرەفم دەبێت ینی شاعری دەست سوزانم هەڵبژێردرا و هەڵبژێری شعرەکانی سەردەمەکە ئاڵۆز و پڕ لە ئاڵوو گۆڕیشە، هونەرمەندان چۆن دەتوانن کاریگەریان لەسەر ڕوتی ڕووداوەکان هەبێت؟ هونەرمەند حقیقەتدا ینی لەوەی کە دڵی خەڵک خۆشەکە، لەوەی کە بەرحاڵ تاسیری هەیە لەسەر
هەست و بیر و زیکری خەڵک یعنی پێویستە لەو بابەتەوە کارکە کە تاسیرێکی هەبێ لەسەر ئەو کۆمەلگایی کە تێدا دەژی بەڕاست ینی لەسەر هەم مەسلەیەک ئاسانی نەڕوە چونکەوانە ناودارن چونکە زۆر بەسەریانەوەیە زۆر تاسیر هەیە کە زۆر تاسیری کە دەمیان ئەوەی باسیەکە یا لە ناو شعر و لە ناو ئەو بابەتانەی کە دێتە ناو دەرەوە ئەوانەوە دێتەوە دەرەوە ینی زۆر تاسیردا دەنێ بۆ پێویستە ئەوان بەڕاستی کار لەسەر ئەو بکەن هەروە ماڵەوە ئەوە تاسیری زۆر زۆرە ینی توان کار بکەن لەسەرەوە بەڵێ کاکەماڵ یەک داواکاریم هەبوو ئەگەر بتوانن هەڵبەت یەکێک لە بەرهەمەکانتان ئێستا لەگەڵمان قساکەن پێشکەشمان بکەن هەوێ یەک شت لێرە پێشکەشتان کەم کە لە کە سەرچاوەکەی لە شعرێکە لە سەرچاوەکەی لە گۆڤاری ڕۆژی کوردستان بوو و شاعیر لەتیف هەڵمەت لە ساڵی 1970 زاینی ئەو شعری ینی منیش ڕێیەکم ئەو کار لە ناو کۆمەڵە بووین کار محسینی فەزلی قسەزی ئەو شعری دامەیە نیش هەر لە لاماوەتەوە ویستم ئەوڕۆ یارمەتی توانم شتێکی مەخامێت پێشکەشی بکەم بەڵێ فەرمە من گۆرانیم نەدەزانی هەژارەکان فێریان کردم تووڕەبوونم نەدەزانی زۆردارەکان فێریان کردم خۆشەویستیم نەدەزانی ڕووبارەکان فێریان کردم من شێرم هەرێ نەدەزانی دڵدارەکان فێریان کردم دەست و پەنجەی قڵیشا و پێخواست دەست و پەنجەی پێخواست جوتیارەکان فێریان کردم ئەگەر مردن هەر نەژوایە ئەگەر مردن هەر نەژوایە لە پێناوی هەژاراندا من دەمردم لە منە زۆر سپاس بۆیەوە دەنگتان نەلەرزێ زۆر سپاستان دەکەم زۆر سپاس خۆشە نەماژەتان پێ کرد کە واتە پێشمەرگەی کۆمەڵیشن لەو ماوەیە کە لە تەشکیلاتی کۆمەڵەدا کار و چالاکی سیاسیتان هەبوو ئەو دەرفەتە تا چەند یارمەتی دەرێت بووە تا گەشە بە تواناییە هونەرەکانت بدەیت بەڵێ ئەوەی ڕاستی بێ من پێشەوەی کە بێمە ناو کۆمەڵە زمانی کوردیەکەم باش نەبوو ینی تێگەیشتنی ئاوە قۆڵ لە شعر و لە تێکست ئەوانە بەڕاستی بەو شێوە نەبوو بەڵام لەوێ ناو کۆمەڵەتدا بەڕاست بە تایبەتی بە خوێندنەوەی ڕووباری شڕا ئەو زۆر تاسیری هەبوو لەسەر من لەسەر کوردیەکەم زۆر زۆر ینی توانایی چۆسەر ئەوە زۆر گرنگ ئاشنابوون و هەروەها لەگەڵ سەرێک هاوڕێی باش لەوێ شعری پیان هەبوو ئەمانی بە تایبەتی شاعر
ینی تاسیری زۆر لەسەر من ناساندن بەو شێعر و شتانە زۆر تاسیری هەبوو لەسەر ڕادیکالتر و شۆڕژگەرانەتر بۆ شتەکان کاری بەڵێ کاکە ماڵ من پرسیارم نەوە تەبان داواکاریشم نەماوە ئەگەر بۆ خۆتان لە کۆداییدا شتێکتان نەوتووە ئاماژێ پێ بکەن لە توولی بەنامەکە. من ویستم باسی ئەوە بکەم کە ئەو شتانەی کە من بەڕەحاڵەتان عام پێشکەشم کردووە و لەوەی واوژدەم هەبێ بەڕەحاڵ سبێک شتم دەستدایە هیوادارم توانی بێتم بەڕەحاڵ توانی بێتم بۆچەیەکی چووکە بۆ شتێکی چووکە لە کاری شۆڕژێر. زۆر سپاسی زۆر سپاس بۆ دەرفەتە کە پرۆگرامتان و زۆر سپاسی هاوڕێیانتان لەوێ زەحمەت دەکەن و هەروەها بینەرانی عەزیز کە ئەو لەحاضر لەگەڵ زۆر سپاسان. زۆر سپاس بۆ بەشداریتان. بژی هەروەها زۆر سپاس. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. بەر لە کۆتایی بەرنامەکەش بەرهەمێکی تری کاکەماڵ پێشکەشتان دەکرێت. تا ڕۆژێکی تر و دیدارێکی تر ماڵەوە. ڕێبوارێکم ڕێم ساخت و دوور دەڕۆم بارە سوورای سنوور ڕوو لە هەورازی سڵچێوێم ڕێامانجی بەرزا پێوێم ئازار گەستا و تین و برسی چوار دەورەی ڕێم پڕماترسی لە تاریکی شەوا زەنگا بەنێو تەلابوون و زابنگا هەزار قۆناغم بڕیوە شوگاری تاڵم زۆر دیوە هەزار قۆناغم بڕیوە شوگاری تاڵم زۆر دیوە دروستکایەک تیشکی تاوێ لێم دەرنەکەوت سۆمای چاوێ بەزستان و تۆخ و سەریما چەندە هەراز هەر بە سەریما زۆر جار هەڵدێرەم لا زەردان جەستە خستەی دا و دەریدان بەڵام هەرگیز من لام نەدا قد بە کۆڵان مەودام نەدا هەزار شوورم شێکان بڕیم بە کۆسپی مارگا تێپاریم هەزار شوورم شێکان بڕیم بە کۆسپی مارگا تێپاریم
ئەستان هەنگاو هەنگاو تا دەگەم باش وانگەی هاتاو کەوتن ئەستان هەنگاو هەنگاو تا دەگەم باش وانگەی هاتاو کەوتن ئەستان هەنگاو هەنگاو